و هەندێک جار لەسەر هەندێک شت قساکەی ئەسڵەن هەر باج نییە بۆنە ڕسوماتێکی شارەوانیە زیادی کۆ لەسەر کاسبکاری کابرا کاسبکار بۆ نەڵێ باجمان لەسەر زیاد کراوە یاخود پێچانۆ ئەمە بەست بۆ نیە بڵێن باج باشە ئەمانەی لەگەڵ بەڕێز عەلی عەبدوڕەحمان جێگری بەڕێوەبەری گشتی باجی هەرێم لەسەر ئەم بابەتە قسە بکەین کاک عەلی سڵاو لێبێ بێگومان باج لایەنێکی گرنگی سیاسەتی داراییە و باج بە شێوازێکی سەرەکی پشت بە یاسا ئەبەسێ واتە بەهۆی یاساوە تۆ توانی باج بسەپێنی یاخود وەری بگری ئەو یاسانی لە هەرێمی کوردستان کاریان پێکرێ لێرا کاریان پێکرێ لەگەڵ ئەم زروف و بارودۆخی ئێستا ئەگونجێت بەڵێ سڵاو لە بینەرانی کورسات نیوز سڵاو لە تەواوی خەڵکی کوردستان هەڵبەتە ئێمە ئەگەر بگەڕێینەوە بۆ ئەوەی کە یاساکان لە چ قۆناغێکدا دانراون قۆناغەکانیان کۆنەوە ڕەنگە لە بارودۆخی ئەو ڕۆک لە بەبوونی ئەو تەکنۆلۆژیایی کە ئێستا لە بەردەستی تەواوی وڵاتان و حکوومەتاندا هەیە ڕەنگە یاساکانیش پێویستی بە ئاڵوگۆڕ و گۆڕانکاریکردنی تێدا هەیە بۆ ئەوەی بتوانرێتن لە ئالێتی ئەمەل و ئەوانەدا لە ناوەڕۆژی یاساکەدا کاری لەسەر بووی گونجینین لەگەڵ کارکردنی مەسئلەی باجە بەڵام ئەوەی کە من دەڵێم یاساکان کە کۆن و پێویستە لەگەڵ سیاسەتی هەر حکوومەتێکدا دیاریکراویتن هەڵبەتە یاسای دەرامەتی ژمارە 1970 بۆ قۆناغێک نووسرایە کە عێراق لە وڵاتێک بووە کە زیاتر میولی سۆسیالیزمی هەبووە و خۆشی خاوەنی بەرهەمهێنانی نەوتێکی زۆر بووە بۆیە ڕەنگە یاساکە لەگەڵ قۆناغی ئەوڕۆکە تەواوی حکوومەتی عێراقی بەرەو مەسئلەی بلۆچی ڕەسمالیەت و پشت بەستن بە مەسئلەی بازاڕی ئازاد و ئەوانە ئەبەستێتن بۆیە دەبێت قانونەکانیشی لەگەڵ ئەو مەسەلانە یەکانگیر بیتن بۆیە دەکرێتن سەرەتا لە یاساکانەوە کە یاساکان هی ساڵی 82 و هی ساڵی کاگەلی بڵێن یاسایی باج جۆرێک لەو هەڵە تێگەیشتنی ناو خەڵکا دروست کردووە یعنی کێشە لە باجەکە لە یاساکە هەبێ وایکرۆ خەڵک ناڕوونیەک هەڵە تێگەیشتنێکێ بێ لەسەر بابەتی باج گرفتی دروست کردووە پێویستە تاک بە تاچی بەڵێ من ئەوەی کە ئێستا زۆر خۆشحاڵم لە بەرنمەیەکی کورسات نیوز داما کە بەرنمەکە بە ئاراستەی هوشیارکردنەوەی خەڵکە لە تێگەیشتن لە مەسلەی باجە ئەوەش بۆ خۆم کە زۆر قەناعەتم بۆ مەسئلەیە کە میدیا ڕۆڵی هوشیارکردنەوەی خەڵک لە مەسئلەی یاساکانی باج و ئالەتی کارکردنی باج ببینی ڕۆڵێکی بەرچاو بژێڕیتنەوەک میدیا ببیتە ڕۆڵی چاواشەکاری و هاندانی خەڵک لە ناو هەر حکوومەت و هەر وڵاتێکدا بۆیە ئەکرێتن میدیا ڕۆڵی هوشیاری کردنەوەی خەڵک ببینیتن لە مەسئلەی باجە کە خەڵکەکە تووشی سزا و دواکەوتن و یاخود خۆدزیینەوە لە مەسلەی بازدا نەکاتن کە ئەرکەکەش ئەرچی هەموو لایەکمانە کە واجبەشی نیشتیمانیە هەموو خەڵک پابەندی یاساکانی نیشتیمانەکەی خۆیان بوون و بەوانەش کە بازیشە بەڵام ڕەنگە بتڵێمە لە چەند ساڵێکدا یاساکانی باز 100% وەکو خۆی بە تایبەت لە هەرێمی کوردستان جێبەجێکرای بێت ڕەنگە خۆم وەکو کەسی دووەم ئەتوانم بڵێم ڕەنگە هەندێک جار ئینحراف لە هەندێک مەسەلاکان کرایە ئەوش بەهۆی ئەو قۆناغا سیاسیانەی کە بەسەر هەرێم و عێراقیشدا هاتووە. باش کاگەلی زۆر جار بۆ ڕەخساندنی کەشێک بۆی خەڵک هۆشیاری هەبێت دەربارەی باج ئەبێ بارودۆخەکە وا بڕەخسێنێک خەڵک هەست بکات ئەو داهاتی لە باج کۆکرێتەوە بۆ خزمەتی ئابووری وڵاتەکەیەتی حکوومەتەکەیەتی ئایا باج لە هەرێمی کوردستان ڕۆڵی هەبووە لە پرۆسی ئابووریە لە بازاڕە؟ قوربان مەسەلەی باج چەندین ئامانجی جیاجای هەیە لەوانە ئامانجە سەرێکیەکەی بریتە لە جیبایەکردنی ئەو بڕەباجەی کە لە جۆرەکانی بەپێی یاسای دیاریکراو لەسەر بازدەر سەپێنرایە جیبایە بکرێت و بێتە گەنجینەی حکوومەت ئەوەی کە لای ئێمە ئەوەیە هەر ئیرادێک کە کۆ ئەکرێتەوە دەچێتە خەزێنەی حکوومەت و
دواتر لە کۆی گشتی ئەو ئیرادەی کە لە خەزێنەی گشتی هەیە بەسەر سێکتەرەکانی دیکەدا دابەش دەبێتن هەر لە سێکتەری فەروەردە سەحا ئەمن و ئاسایش هەموو ئەو سێکتەرانەی کارەبا هەموو ئەوانە ئەوە نییە بڵین تەواوی باش دیاریکراویتن بۆ شارێک لە شارەکان بڵین ئەوە بڕی بازی ئەو شارەیە کۆی کردیتەوە و لە بوارەکانی ڕێگاوبانە یاخود هەر کارێکی دیکەیە خەرج کراویتن بەڵکو چوویتە ناو خەزێنەی گشتی کە لە ئیرادەی گشتی بەسەر سێکتەرەکاندا دابەش کراوە. باشە ڕۆڵی هەبوو لە ئابووری هەرێمی کوردستانە باج؟ ڕۆڵ بینینەکەی بە تەسەوری خۆم دەبی ئێمە بین بپرسین ئایا باج لە هەرێمی کوردستان بە تایبەت ڕێگر بووە لە بەردەم و بەرهێنانی کوردستان کە هەوڵی ئەویان دابی و بەرهێنانێکی تەندروست بۆ بەرهەمێکی کە لە وڵاتدا تێیدا بەرهەم کاڵاکانی تێدا بەرهەم هاتبی ڕەنگە زۆر جاریوە هەیە بتڵێمە 100% ڕێگر بۆ ڕەنگە خلافم کردووی و بشڵێم هاریکار بوو بۆ ئەو مەسئلانە ڕەنگە لەوێش وەکو پێویست ڕەنگە بتوانم بڵێم لە ماوەی 2014 تاکو ئێستانەکە بۆی هەندێک ئەو پێنەدانی شایستەکانی حکوومەت کە لەلایەن بەغداوە بۆ هەرێمی کوردستان دیاری ئەکرا پێی نەدەدرا و بەداخەوەش ئێمە بە ناوی ئابووری سەربەخۆ ئەوانە تووشی ئینحرافێکی گەورە بووین لە مەسلەی باجە لە مەسلەی ڕسوماتە لە کۆمەڵک مەسائلی دیکە ڕەنگە ئەوەش مؤسسەیە بوو بیتە دێوەزمەیەک لە بەرامبەر خەڵکدا. باش کاگالی ئێمە ڕوبەڕووی قەیرانی دارایی بووینەوە ئێمە لە کاتی قەیرانی دارایی ئەتوانی سوود لە بابەتی باجوەر بگرین بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی یا خودەوەی کەرێمی کوردستان لەو ماوەی قەیرانی داراییە گرتێبەر ڕێکارێکی تەندروست بوو بۆ بابەتی باج؟ بە تەوەقعی من زۆر غەڵات بوو لەبەر ئەوەی مەفەی پرۆفیسۆر ئادەم سمیس ئەڵێ هەر کاتێک کە حکوومەتێک لە قەیراندا بوو پێویستە هەوڵی ئێوە بداتن ڕێژەی باج کەم بکاتەوە ڕسوماتی دیکە کەم بکاتەوە بۆ ئەوەی چاڵاچی ئابوووریەکان گەشەی زیاتر بکەن و بۆ قۆناغی دواتر بتوانرێتن ئەو کاتە پڕی بازەکانیان یاخود ڕسوماتەکانیان لەسەر زیاد بکرێ بەڵام ئێمە لە کاتی گەشەکردنی ئابووری لە هەرێمی کوردستان کە 2003 تا 2013 ڕەنگە قۆناغی گەشەکردن بوو بیتن بەوەی کە پڕێکی زۆر لەو پارانەی کە حکوومەتی هەرێم لە بەغدایەوە دەستی ئەکەت و لەوەی لە ناوخۆشیدا ئیراداتی دیکەی بەدەست دەهێنا و قۆناغی گەشەکردن بوو بەڵام لە دوای 2014 بەداخەوە بە ڕاگەیاندنی ئابووری سەربەخۆ ئەوانە تووشی گرفتی گەورە بووین بەتایبەتی لە 2017 ئەوەش بۆ مای ئەوەی کە حکوومەت بیر لە ئەوە بکاتەوە بۆ ئەوەی کە بتوانیتن موچەی هاونیشتیمانی ئەوانە بداتن بڕی لە هەم لە کۆکردنەوە هەمیش لە هەندێک مەسئلەی ڕسومات و ئەوانە بڕەکانیان بەداخەوە زیاد کرد ئەوش بۆ مای ئەوەی کە وەبەرهێنەکان هەوڵی ئەوە بدەن لە شوێنی دیکە وەبەرهێنان باشە کاگالی ئەو پێوەرانە گونجاون بۆ بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان لەسەر بابەتی باج دیارێکرێ بۆ چەند جۆرە باجەی لە هەرێمی کوردستان پێوەرەکان دروستن ئەو لیژنانەی کە تەشخیصی بابەتی باجەکەن سەردانی شوێنەکەن کارکردنەکانیان ڕاست و دروستە؟ بەخۆی باج بە تایبەتی کە ئەڵێن باجی دەرامەت چەند بنچینەیەکی زانستی دەڵێتن ئەڵێ بڕی باجی کەوتوو لەسەر پیشەوەر و ئەوانە دیاربکەی بۆ سەرەتا پێویستە مەزدەڕی دەخلی هاونیشتیمانیانت لەبەردەستی داوی و ئەوەی بڕی باجی کەوتوو بەسەر شوێنە بازرگانی و چاڵاکی کارگە و ئەو کەسانەی کە باز ئەیانگرێتەوە دیاری بکەی بەڵام بەداخەوە ئێمە تا ئێستانەکە ڕەنگە ئەوەی کە بەدەستیەوە ئەناڵینین نەبوونی ئامارێکی تەندروستە لە زۆربەی مەسەلەکان کە
بتاوێتن بە شێوەیەکی زانستی بڕی باش دیاری بکەی ڕەنگە قورس بۆویتن ئەو ئالێتی عملەکەی لە بازیشدا کرایە ڕەنگە شێوازەکی تەقلیدی زۆر کۆنمان هەبوو بەداخەوە ئێستاش لەگەڵی داوی بۆ هەندێک پیشە ئەوانە هەر بە شێوە تەقلیدیەکە فەنا بۆ تەخمین و تەقدیر ئەوەی کە پێویست بوو لە ڕێی پێشکەشکردنی میزانیە هەر کەسێک کە ساڵانە بڕی قازانجی خۆی بەپێی ئەو میزانی کە دیاری کردیە بڕەکەی بۆ دیاری کرابایە بەڵام ئەوەش ئەوەی نییە خەتای موسسەی باز بوویتن لەبەر ئەوەی ڕەنگە ئەو میزانیانەی کاتی خۆی کە لەلایەن نیقابەی محاسبین و ئەوانە ئامادە ئەکرا زۆربەی میزانیەی وەهمی پێشکەشەکرا و هیچ قانونێکی توانین کار لێمە ناوبنی خۆت زیینەوە لە باج هەڵهاتن لە باج یعنی ئەو کەیسانەمان هەیە لە ریم کوردستان خەڵکانێک حەق بێ مستاق بێ باج و بەڵام هەڵدێلی بەڵێ من زۆر جاروە دەڵێم خۆت زیینەوەیەکی گەورە لە هەرێمی کوردستان لە مەسلەی باجا دروست بووە هیچ پشت بەستنە بەوەی کە ڕەنگە بەپێی ئەو ئامارانەی کە لە ژووری بازرگانیەکانی هەرێمی کوردستان دەرچووە تەنها لە سێپارێت لەو چوار پارێزگایی هەرێم نزیکی 16 میلیاردێرمان هەیە سەروی 1000 مەڵتی میلیۆنێرمان هەیە ئەو ڕقمێک پێم دەڵێتن 1000 میلیۆنێر لە هەرێمی کوردستان هەیە هەڵبەتە هەموو ئەوانە ئەگەر خۆت زیینەوە نەکرابایە لە مەسلەی بازە ڕەنگە ئەو ڕقەمانە ئەوەندە گەورە نەبووایە لە تەنها لە چار پارێزگا ئەو هەموو میلیاردێرە و میلیۆنێرانەمان بۆ دروست بووبایە بەڵام بەداخەوە ینی ڕەنگە موسسەی بازیش بەهۆی نەبوونی هەندێک مستەلزەماتی پێویست کە ڕێگری بکاتن لە مەسلەی خۆت زیینەوە لە بازە ئەویش نەبوونی سیستەمێکی بانکی بەهێزە کە هەر هاوڵاتیەک ڕقمی حسابی خۆی هەبیتن چ جۆرە ئیرادێک چوویتە ناو حسابی و چ جۆرێکی لێ هاتوتە دەرواتە ئینپوت و ئاوتپوتی مەسلەی ئیراد بۆ هیچ کەسێک لە هەرێمی کوردستان وەک پێویست نەبووە بۆیە ئەو ڕۆکەش کە بتەوێت خۆ دەرباز بکەیت لە مەسلەی خۆت زیینەوەی بازە پێویستیمان بەوە هەیە کە سیستەمێکی بانکی بەهێز هەبیت و هەموو مرۆڤێک و هەموو ئینسانێک ژمارە حسابی تایبەت بە خۆی هەبیتن ئەوەش ڕەنگە لە چەندین ڕوو قازانجی مەسئلەی باجە مەسئلەی سپیکردنەوەی پارەیە چەندین کاری گرنگی تێدا ئەنجام ئەدرێتن کە ئەوانش پێویستیان بە چاودێریکردن و کردنە ئەو بنووکانەی کە ئەو کاران ئەوە دەکەن. زۆر باشە بێگومان بابەتی باش گرنگە و پێویستی بۆیە کە ڕۆشنبیرێتێکی باش لە نێو خەڵک بڵاوکرێتەوە ئینشەڵا من پلانم هەیە لە هەولێر لەگەڵ جەنابەت دیدارێ بکەین و زۆر بەڕوونتر لەسەر بابەتی باجیش قسە بکەین. سپاس بۆ بەڕێز عەلی عەبدوڕەحمان جێگری بەڕێوەبەری گشتی باج لە هەرێم کە لەگەڵمانەوە بەرچاوڕوونێکی زۆر باشیان لەسەر بابەتی باج باسی لەوەی کرد کە لە کاتی قەیرانەکان ناکرێت بە شازیکتر مامەڵە بکرێت لەگەڵ باج ئەوەی لە کوردستان کرا تا ئەستێک هەڵە بوو بەڵام بۆ دابیکردنی وشەی فەرمانبەران پێچی ڕێگەیەکی تر لە بەردەست حکومەتانە بوو بێ ئەم کاری کرد بێ و پێویستی بۆی ڕۆشنبیرێتێکی باجی ژێ باسی لە ژمارە میلیۆنەرەکان و بابەتی باج کرد کە ئەمەش بابەتی سیستەمی بانکیەکری ڕۆڵێکی بێت لە ڕێگرتن لە هەڵاتن لە بابەتی باج بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتانە بێت.